خۆزگە لەگەڵتان بوومایە. اینجا سیرکە جەماعەت ئەو دادە سارە ئەوانیش هاتن. بەڵەنسەک و تەواو بوو؟ بچۆ بیکڕم. ئاسانە بێکێ بڵێ با بۆ بێنێ. سەیران بە ئینتەرنێت من بمەڕۆمەوە. ئێستا من چی بکەم؟ ئابڕتە بۆستە؟ ئەوم بیر چۆتەوە؟ ئێستا ئەتوانی باڵانسی نەورۆسفۆرجی بکڕی لە فاستپەی بە 22,000 سیمکارتیشی هەرزان کردووە. بیرت نەچێت ئەم ئۆفەرە تەنها لە فاستپەی بەردەستە، هەروەها سیمکارتیش لە 7,000 بوو بە 4,000 لەگەڵ 3 گیگابایتی ئینتەرنێت بە دیاری. بەخوا شتێکی چاکە، هەم هەرزانیشە و هەموو کاتێکیش بەردەستە. سڵاوتان لێبێت خۆشەویستان، لە سەردەمێکی دوور لەم سەردەمە و لە شوێنێکی دوور مێژوو چیرۆکێکی تۆمار کرد کە لە هەموو ئاینەکان و لە سەردەمی دوایین پێغەمبەر درودی خودای لەسەر بێت باس کراوە. چیرۆکی پیاوێک کە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای زەوی گەڕاوە، پاشایەکی گەورە بوو هەموو پاشاکانی ئەو سەردەمە لی دەترسان. ئەو پیاوەی چەندین پند و چیرۆکیان بەسەریدا هێناوە، چەندین چیرۆک و ڕۆمانیان لەبارەیەوە دەگێڕایەوە. بێگومان ڕۆژێک لە ڕۆژان شتێکت بیستووە لەبارەی چیرۆکی ئەم پیاو چاکە. بەڵام ئایا لە خۆتت پرسیوە کە دوڵقەرنەین چێیە؟ و بۆچی ئەم ناوەی لێ نراوە؟ و ئایا ئەو پێغەمبەرە یاخود نا؟ و بۆچی ئەو گەشتە بەناوبانگەی کرد بۆ ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای زەوی؟ و چۆن دەربەندی یەئجوج و مەئجوجی دروست کرد؟ بۆ ئەوەی وەڵامەکەتان دەستکەوێ ئەوە دەتوانن بینەری ئەم ڤیدیۆیە بن تا کۆتایی. دوڵقەرنەین ناوی کەسێکە کە لە قورئانی پیرۆزدا هاتووە وەکو پاشایەکی دادپەروەر و بەندەیەکی چاکە کار بوو بۆ خوای گەورە کە دەربەندێکی دروست کرد بۆ ئەوەی زیانەکانی یەئجوج و مەئجوج لە نەتەوەیەک دوور خاتەوە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ دەربارەی دوڵقەرنەینش پرسیارت لێ دەکەن، پێیان بڵێ گۆشەیەک لە بەسەرهاتی ئەوتان بۆ باز دەکەم، ئێمە توانا و دەسەڵاتمان لە زەویدا پێبەخشی بوو بۆ هەر شتێکی پێویستی ئەو سەردەما هۆکارەکەیمان بۆ ڕەخساندە بوو. وە لێرەدا چەند پرسیارێک هەیە کە شایانی ئەوەیە کە باسی بکەین. یەکەم، بۆچی دوڵقەرنەین بەو ناوە ناونراوە؟ هەندێک لە زانەکانی تەفسیر دەڵێن هۆکاری ئەو ناونانە دەگەڕێتەوە بۆ گەیشتنی دەسەڵاتەکەی بۆ ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و عەرەبەکان بە دوو شاخەکەی خۆر ناوی دەبن. وتراوە ئەم پیاوە پرسی لە شێوەی دوو کەزی بووە و لە عەرەبیە کەزی بە قەرن ناو دەبرێت. وتراوە کە دوو شاخی لە ژێر عەمامەکەی هەبووە. قسە و باسەکان لەم بارەیەوە زۆرن، بەڵام هیچ کام لەمانە بەڵگەیەکی ڕاستی لەسەر نەبووە کەواتە بابەتەکە هەر بە سەیری دەمێنێتەوە. دوڵقەرنەین پاشایەکی دادپەروەر و چاکەکار بوو، بڕوای بە یەکتاپەرستی خوای گەورە هەبوو، ڕاو بۆ چوونی جیاواز هەبوو لە نێوان لێکۆڵەران لەبارەی کەسایەتی ڕاستەقینەکەی. هەندێکیان دەڵێن ئەو ئەسکەندەری گەورە بوو، هەندێکیان ئەویان بە یەکێک لە فرعونیە کۆنەکانی میسر هەژمار کرد. خوای گەورە ڕزقێکی زۆر و عەقڵێکی سنگینی پێبەخشی بوو و بە دادپەروەری و دانایی و تێگەیشتن و بیرتیژیەکەی ناسرا بوو. دوڵقەرنەین خۆی و سوپاکەی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای زەوی گەڕان تاوەکو گەشتنە ئەو شوێنەی زەوی کە ئێوارە خۆری لێ ئاوا دەبێت. وتراوە ئەو شوێنە ئەمریکای باکوورە چونکە ئەوێ کۆتا شوێنی زەویە کە لە کۆتایی هەر ڕۆژێک خۆری لێ ئاوا دەبێت، وەک لە قورئانی پیرۆز لە سوورەتی کەهفدا هاتووە. خۆی و لەشکرەکەی کەوتنە ڕێ هەتا گەیشتنە ناوسەکانی خۆر ئاوا کەوا دەهاتە بەرچاو. لە گۆمێکی قوڕاودا ڕۆژ ئاوا دەبێت، لەو ناوەدا ڕێکەوت لە قەومێکی خوانە ناس و بێدین. ئێمەش پێماوت ئەی دوڵقەرنەین ئەگەر ئەو قەومە لەسەر کوفر و تاوانیان بەردەوام بوون یان ئەوەیە بە سزا لە ناویان دەبیت یان چاکەیەکیان لەگەڵدا دەکەیت، ئەوێش ئەگەر شوێنی ئیمان و چاکە نەکەوتن. دوڵقەرنەینیش وتی بێگومان ئەوەی ستەمکار بێت ئێمە سزای دەدەین، لەوە دوایش کە گەڕایەوە بۆ لای پەروەردگاری سزایەکی زۆر سەخت و گرانی دەدات. بەڵام ئەوەی ئیمان و باوەڕ بهێنێت و کار و کردەوەی چاکە ئەنجام بدات ئەوە پاداشی چاک بۆ ئەو دەمێنێتەوە. لەمە دوا قسەی خۆش و فەرمانی ئاسان و کاری سووکی دەدەین بەسەردا. لەوە دوا کەڵکی تەواوی لە هۆکارەکان وەرگرت و بە شوێنیاندا گەڕا هەتا کاتە گەیشتە ناوسەی خۆر هەڵاتی دوور بینی خۆر هەڵدێت لەسەر قەومێک کە پەناگەیەکیان نییە تا خۆیان بپارێزن. هەر بەو شێوەیە ڕەفتاری کرد کە لەگەڵ خەڵکی خۆر ئاوادا کردی. بێگومان ئێمە بە تەواوی ئاگادار بووین لەو کار و کردەوانی کە ئەنجامی دەدا.
لەوە و دوا هەر دەستبەرداری هۆکارەکان نەبوو بەڵکو بە شوێنیشاندا دەگەڕا. ئێستاش چیرۆکی دوڵقەرنین لەگەڵ یەئجوج و مەئجوج باز دەکەین. لە گەشتەکەی دوڵقەرنین بۆ بەرزکردنەوەی وشەی ڕاستی نەتەوەیەکی بینی لە پشتەوەی چیاکان دەژیان. ئەو نەتەوەیە موسڵمان بوون و نەیان دەزانی خراپە چییە. بە دوڵقەرنینیان وت لە نێوان دوو چیادا کەلێنێک هەیە کە دوو نەتەوەی دڕندەی لێ دێتە دەرەوە کە ئەوانیش یەئجوج و مەئجوجن. هەموو شتێکیان دەخوارد و دەست درێژیان دەکردە سەر ئەو نەتەوەیە. داوای یارمەتیان لە دوڵقەرنین کرد. ئەویش دوای ئەوەی کە ئەو سوپازل هێزەیان بینی چوونە لای دوڵقەرنین و باسی مەترسی یەئجوج و مەئجوجیان بۆ کرد کە ئەوان خێرا زیاد دەبن و زەوی تێک دەدەن و پاداشتیان پێشکەشی دوڵقەرنین کرد بەڵام ئەو وەری نەگرت و داوای لێیان کرد کە یارمەتی بدەن بۆ دروستکردنی دەربەندێک وەک چۆن لە قورئاندا لە سوورەتی کەهفدا هاتووە هەتا کاتێک گەیشتە نێوان هەردوو بربەستەکە کە لە نێوانیاندا قەومێک هەبوو کە لە هیچ قسەیەک تێنەدەگەیشتن مەگەر زۆر بەدەگمەن. کاتێک دەسەڵاتی دوڵقەرنینیان بینی وتیان ئەی دوڵقەرنین بەڕاستی یەئجوج و مەئجوج تۆی خراپە و تاوان دەچێنن لە زەویدا تا بربەستێک لە نێوان ئێمە و ئەواندا دروست بکەیت. دوڵقەرنینیش وتی ئەو دەسەڵات و زانیاری و شتانی پەروەردگارم پێی بەخشیوم چاکترە بۆ من لە پارە و سامان. جا ئێوە بەهێزی باز و یارمەتیم بدەن تا بربەستێکی بەهێز لە نێوان ئێوە و ئەواندا دروست بکەم. پارسی ئاسنم بۆ بهێن و کەڵەکی بکەن هەتا ئەمبەر و ئەو بەری هەردوو کێوەکەی پڕ کرد. ئەوسا فەرمانیشیدا تا بە موشەدەمە فوو بکەن لەو ئاگرەی کە لە ژێریدا کرابوویەوە هەتا کاتێک هەمووی کرد بە ئاگر. ئینجا دوڵقەرنین وتی ئادەی مسی تواوەم بۆ بهێنن تا بیکەم بە سەریدا تا پێک هاتەیەکی بەهێزی لێ دروست دەبێت. فرمانی بە نەتەوەکەی کرد ئاسنی بۆ بهێن و فرمانی بە ئەندازیارەکانش کرد دووری و بەرزی نێوان دوو شاخەکە بپێون و فرمانی بە کرێکارەکان کرد زەوی بکۆڵن و بناغەیەکی لە پارچە ئاسنی دانا لە نێوان دوو شاخەکە و لە نێوان هەردوو چین لە ئاسن سینێکی ڕەژووی دانا و بەم شێوەیە بەردەوام بوو تا گەیشتە سەری شاخەکان و ئاگریان لە ڕەژوەکەیدا داگیرسان تا ئاسنەکە بووە ئاگرێکی تواوە و دواتر مسیان ڕژاندە سەر ئاسنە تواوەکە تا درز و کەلێنەکانی پڕ کردەوە و دەربەندەکە بووە دەربەندێکی توند و بەرز کە تەنانەت یەئجوج و مەئجوجیش ڕزگاربوونیان لێی نەبوو. دوای ئەوەی کە دوڵقەرنین بینی کە ئەو دەربەندە چی کرد سوپاس گوزاری خوای گەورەی کرد و هەروەها گوتی هذا ڕەحمەة من ربی. ئەوسا ئیتر یەئجوج و مەئجوج نەتوانیان سەر بکەون نەتوانیان کوناو دەربکەن. ئەوسا دوڵقەرنین وتی دروستکردنی ئەم بربەستە ڕەحمەتێک بوو لەلایەن پەروەردگارمەوە. ئینجا کاتێک پەروەردگارم بڕیاری تێکدانی بدات ورد و خاشی دەکات بێگومان بەڵێنی پەروەردگارم حەقیقەت و ڕاستەقینەیە. قەتران ئەو مسەیە کە لە پلەیەکی گەرمی بەرزدا دەتوێنرێتەوە و دەربەندەکەی دوڵقەرنین یەئجوج و مەئجوجی بەستیەوە کە نەتەوەیەک بوون بە تێکدەر و ڕەوش خراپ ناسرا بوون و زەویان پڕ خراپە کردبوو و هیچ کەسێک لە زیانەکانیان سەلامەت نەبوو تا ئەو کاتەی دوڵقەرنین هات و خەڵکی پەنایان بۆ دادپەروەریەکەی برد بۆ ئەوەی بیان پارێزێ لە ئازاری یەئجوج و مەئجوج و هەڵسا بە دروستکردنی دەربەندێک کە یەئجوج و مەئجوجی گیر کرد و چیتر ڕێگەی پێنەدان بگەنە نەتەوەکانی سەرزەوی. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باز لەوە دەکا کە لە کۆتایی دنیادا یەئجوج و مەئجوج دەردەکەونەوە و ئەمە شتێکە کە تەنها خوای گەورە دەزانێت. بەهۆی توندی و ڕقی دەربەندەکە کە دوڵقەرنین دروستی کردووە یەئجوج و مەئجوج ناتوانن بیبڕن و بێنە دەرەوە. ئەوان ڕۆژانە هەوڵ دەدەن تونێلێک دروست بکەن بۆ ئەوەی لەو ڕێگایەوە دەرباز بن بەڵام بە فرمانی خوای گەورە ناتوانن و ئەمەش چیرۆکەکە بوو. بەڵام لێرانەدا هەندێک پرسیار دێنە ئاراوە کەواتە کەسایەتی ڕاستەقینەی دوڵقەرنین کێیە؟ بە تەواوەتی ناسنامەی دوڵقەرنین دیاری کراو نییە. ئێمەش لە وەڵامدا دەڵێن بە تەواوەتی ناسنامەی دوڵقەرنین دیاری کراو نییە و ناکۆکی لەم بارەیەوە هەیە لە نێوان چەند کەسایەتیەک وەک ئەسکەندەری گەورە، کۆڕشی گەورە، ئەخناتونی فرعونی میسر یاخود یەکێک لە پاشاکانی حیمیر. هەندێک بەڵگە هەیە کە پەسەندی دەکا کە دوڵقەرنین یەکێ بۆ لە پاشاکانی حیمیر چونکە هیچ نەتەوەیەک لە دنیادا جگە لە عەرەب پێشگیری دوودێیان لەگەڵ ناوەکانیان بەکار نەدەهێنا بە تایبەت خەڵکی مەدیەن. هەروەها ئەو مادەی دوڵقەرنین بەکاری هێنا بۆ دروستکردنی دەربەندی یەئجوج و مەئجوج هیچ کەسێک بەکاری نەدەهێنا بۆ دروستکردنی دەربەندەکان جگە لە خەڵکە یەمەنیە کۆنەکان. دروستکردنی دەربەندی مەعریبی کۆن دیار دەکات کە ئەوان شیش و بۆڕی و مس و قوڕقۆشمیان بەکارهێناوە. ئیبن کەثیر ڕەزای خوای لەسەر بێت دەگێڕێتەوە کە دوڵقەرنین یەکێک بووە لە دواکەوتە گەورەکانی حیمیر. لە هەندێک سەرچاوەدا هاتووە کە دوڵقەرنین تاقانەی دایکی بووە
و وەک دەزانین ڕۆژهەڵات و ڕۆژئاوای زەوی گەڕا و فەتح و بانگەوازی بۆ خوای گەورە دەکرد و ئەو کاتەی لە سەرەمەرگا بوو زۆر بە سەختی نەخۆش کەوت و هەستی بە نزیک بوونەوەی مەرگی خۆی دەکرد و هیچی بە خەیاڵدا نەدەهات جگە لەو خەمەی تووشی دایکی دەبێت بۆیە بەرانێکی گەورە و نامەیەکی بۆی نارد تایە نووسی بووی دایکە گیان ئەم دنیاە ئەجەلێکی نووسراوە و تەمەنێکی دیاری کراوە ئەگەر هەواڵی مەرگی منت پێگەیشت ئەوە ئەم بەرانە سەر بڕە و بیکوڵێنە و خواردنی لێ دروستکە و بانگی هەموو خەڵکی بکە ئامادە بن جگە لەوەی کە ئازیزێکی لە دەستدا بێت و ئەو کاتێک کە دایکی هەواڵەکەی پێگەیشت وەسێتەکەی بەجێ هێنا و بەرانەکەی سەر بڕی و خواردنی دروست کرد و بانگی خەڵکی کرد بەڵام سەرسام بوو کاتێک بینی هیچ کەسێک نەهات بۆ خواردنەکە ئەو کاتە زانی کە هیچ کەسێکیش نییە ئازیزێکی لە دەست نەدابێت و لە نیازی کوڕەکەی تێگەیشت لەم وەسێتە ئەو کاتە تابوتەکەی بۆ هاتەوە بینی زانایان دەوریان داوە وتی ئەی ئەوەی نەرمونیانەکەی گەیشت بووە ئاسمان و دەسەڵاتەکەی گەیشت بووە هەموو وڵاتان و پاشاکان سەریان بۆ دانەواندی چیتە کە ئەمڕۆ خەوتووی و هەڵ نەساوی بێدەنگیت و قسەژ ناکەی ئامۆژگاریت کردم و وەرم گرت سەرخۆشیت لێ کردم پرسەبارم مهرەبانی خوای گەورەت بڕژێ بەسرە بە زیندوی یا مردووی ئینجا فەرمانی کرد کە بینێژن پند و وانەکەی لەوەدایە کە هیچ شتێک لە دنیاداوە خۆی نامێنێتەوە چونکە تێکەڵەیەکە لە دووشتی دژ یەک کە بریتین لە پاشا و میلەت جەنگ و ئاشتی ژیان و مردن شادی و خەمباری دادپەروەری و ستەم خۆشەویستی و ڕق هاوسەرگیری و جیابوونە و بەهەشت و دۆزەخ هەروەک چۆن بازار هەیە قازانج و زەرەریش هەیە هەروەک چۆن خوێندکار و زانکۆکان هەیە سەرکەوتن و شکستیش هەیە کە نەخۆشخانە دروست دەکرێت نەخۆشیش دەمێنێتەوە بێهیوامە بە ناخۆشی دوای ناخۆشی لەو شادیی کە چاوەڕێی دەکەی و لە کۆتاییدا مۆڵک و دەسەڵات تەنها بۆ خۆی باڵا دەست دەمێنێتەوە بەم جۆرە گەیشتنە کۆتایی بابەتی ئەمڕۆمان ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدۆکە بکەن و شێری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و سەبسکرایبی کەناڵەکەش لە یاد مەکەن بۆ ئەوەی هەمیشە بە چێشترین بابەتەکانتان پێ بگات تا ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ خۆزگە لەگەڵتان بوومایە اینجا سیرکە جەماعەت ئەو دادە سارەوانیش هاتن باڵانسەکە و تەواو بوو؟ بچۆ بیکڕم ئاسانە بێکێ بڵێ با بۆ بێنێ سەیران بە ئینتەرنێت من بمەڕۆمەوە ئێستا من چی بکەم؟ ئابۆستە بۆستە؟ ئەوم بیر چۆتەوە ئێستا ئەتوانی باڵانسی نەورۆسفۆرجی بکڕی لە فاستپەی بە 22,000 سیمکارتیشی هەرزان کردووە بیرت نەچێت ئەم ئۆفرە تەنها لە فاستپەی بەردەستە هەروەها سیمکارتیش لە 7,000 و بوو بە 4,000 لەگەڵ 3 گیگابایتی ئینتەرنێت بە دیاری بەخوا شتێکی چاکە هەم هەرزانیشە و هەموو کاتێکیش بەردەستە